ئەم کاتتان باش لە ماوەی ڕابردوودا قسە و باسێکی زۆر دەربارەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکرێت بە تایبەتی لە بارودۆخی هەستیاری ئێستای هەرێمی کوردستاندا قسە و باسێکی زۆر دەربارەی ڕۆڵی زانکۆ و سربەخۆیی زانکۆ و ئەدای وەزارەتی خوێندنی باڵا هەیە ئەڵقەی ئەم جارەی بە ڕاشکاوی ڕاشکاوانە پرۆفیسۆر دکتۆر دلاوەر عەبدولعەزیز عەلاءەدین وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان دێنێت کاک دکتۆر بەخێبێت سپاس بۆ میوانداریش سپاس کاک دکتۆر لێوە دەست پێەکەم باز لەوە کرێت کە گۆڕانکاری زۆر لە هەیکەلێتی وەزارەتی خوێندنی باڵا و لە خوێندنی باڵایە بە گشتی ئەکرێ لە سەردەستی جەنابە کراوە ئەتوانی پێمان بڵێ دو وەزارەتی پێشوو چۆن بۆ ئەو گۆڕانکاریانش کە بە ڕێزت کردوتە چییە؟ گۆڕانکاریەکان لە زۆر تەوەرەوەن ئەگەر ژیانی زانکۆ سیرکەی ژیانی خوێندکار سیرکەی یان مامۆستا یان فەرمانبەر لە چەندین ڕۆوە دەوروبەرێکی بۆ دروست بووە کە تێیدا دەخوێنێ کار دەکا لە ڕووی کواڵیتیەوە سەیری دەکەی ئایا ئاستەکەی بەرزە نزمە لە ڕووی فێرکردنەوە دەبێت پرسی ئایا ئەو خوێندکارە چی فێرە بێ چ پیشەیەک چەند پیشەمان دەبێت چەند ئاستی کواڵیتی هونەر و زانستەکەی بەرز دەبێت چ بەشدارێک دەکات لە دروستکردنی بنەمای وڵات و لە خزمەتکردنی بازاری کار هەروەها ئەو خوێندکارە چەند زەوق لە دەوروبەرەکەی دەکات چەند ئیسیفادی لێ دەکات لەویش گرنگتر بێجگە لە خوێندن و زانست ئایا پەروەردەی دەرونی و شخصی ئەو شخصە چۆن پەروەردە دەکرێت و گەشە دەکات بێجگەلەوە ئایا پێوەرەکانی زامینکردنی ئاستی کواڵەتی بۆ و شخصەتی ئەمان هەمووی پرسیارە کەەوە وەڵامدانەوەکەی دەتگەینتەوە نەتیجەی ئایا سیستمی کۆن چی بووە سیستمی نوێ بەرەو کوێ دەبی ئایا ڕازی لە سیستمی کۆن یان بەرەو چاکتری دەبی پاشانش لە بەڕێوەبردننی ئیدارەی هەموو دەستگایەک لایەنی دارایی هەیە لایەنی کارجێڕی هەیە لایەنی زانستی و ئەکادمی هەیە لایەنی مرۆیی تریشی هەیە مەسەلەن چەند بیئەکەی سەلامەتە چەندی تەندروستە چەند کەشی ئالوگۆری بیرروڕا و پەرەپێدان زمینە ڕەخساوە لە هەمووی مهمتر بە بەراوردی لەگەر هەموو دەستگایەکی تر زانکۆ شوێنی سەرچاوی عەقڵ و دروستکردنی پرۆژەی فکریە بۆ دیاریکردنی ڕێڕەوی وڵات دیاریکردنی ڕێڕەوی بزنس دیاریکردنی ڕێڕەوی کاتی تابەت کەرتی گشتی کانگایەکە بۆ دەرچوونی ئەو بیرۆکانەی کەوا خێری بۆ هەم بۆ بەرهەمێنان و بە پەروەرد بڵێن بازار دکتۆر بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە سەردەمی توایکراوە پێ دوای ئەمانی بەدیە نابێت ئەوەی کە باست کردیستە زۆر لەو ئامانجانەی کەەوە لە بەردەمدا یان ڕسم کراوە یان دەبێت بیگەینێ نەخشەڕێگەی بۆ دانراوە نەخشەڕێگاش ینی هەنگاو قۆناغ بۆ قۆناغ جێبەجێ دەکەی چەندین ئامانجی هەنووکەی هەیە لە قۆناغی یەکەم جێبەجێ دەکەی قەناغی ترەوەها کەزایی تر وای لە دێت تۆ نەخشەڕێگاکەت بۆ 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵی ئایندا هەیە بۆیە دەکرێت بڵێن ئایا ئامانجە هەنووکەیەکانی بەدەستێنراوە یان نا و ئایا قۆناغی داهاتوو دەکرێت بینا بکرێت لەسەر قۆناغی کە ئێستا گەیشتونێ چکە ئێستا ئێمە لە هەژدە مانجی دوای حکم هەژدە مانجی دوای دەستپێکردنی پرۆسەی گۆڕانکاری و ریفۆرمی سیستم کاتی ئەوە هەیە کاتیەوە هاتووە ئاور دەینەوە بزانین ئایا لە هەنگاوی ئێستادا ئەو شتانی کە تەجروبە کران کە داهێنران کە گۆڕان ئایا فعلەن سەرکەوتوبوونە سەر نەکەوتوبوونە لەکوێ دەستکاری بکرێت لەکوێ سەری بقێت لەکوێ بەردەوامیتیوە بدە ئەگەر سەرکەوتوو بووە جا وەڵام بۆ پرسیاری جەناب بەڵەیە زۆربەی هەر زۆری ئەو گۆڕانکاریانەی کەەوە دەستیان پێکرا بوو بۆ ساڵی یەکەمی خوێندن ساڵی 2009 بۆ 2010 تەجروبەی سەتایی بوو یا بیرۆکان گەڵاڵە دەبوون یان تەڕح دەکران بۆەوەی بزانین بە کەڵتوری ئێمە دەگونجیاننا شتێکی زۆر گرنگکە دەمەوێت جەختی لێ بکەمەوە شەوەیە لە دنیای سەردەم زانستی سەردەم فێرکردنی سەردەم سەیری زانکۆ جیهانیەکان کە لە ئەو پڕی شەرقۆ بۆ ئەو پڕی غەرب سەیری کە دووشت دیاری دەکایان بڕیاردا لەسەر شێوازی ئەنجامدانی خوێندن و فێرکردن و پەروەردەی باڵا ئێک مەفاهیمێک چەند پرینسیپ و مەبدەئێکی ئینتەرناشنالی ئەکادمی هەیە هیچ علاقی بە کەڵتور نییە لە ڕووی کواڵیتیەوە دەبێ خوێندن زانست بەرز بێ داهێنانی تیابێ اختراعی تدابێ اکتشافی تدابێ دەبێ بیئەکە چاک بێ ئەمە پێوەرن پێوەری زانستی و مرۆیی و مافی مرۆڤی جیهانین هیچ پەیوەندیان نییە بەوەی لە چ کەڵتورێک ئەنجامی دەدەی لایەنی دووهەمی تەواو کرد کە ئەو کەشە دەخڵقێنی کەوا تێیدا خوێنکار فێر دەبی و دەبتە پیشەمەندێک لایەنی کەڵتورەکەیە جا لێرەدا ئێمە لە
عراقی کۆنەوە کەلتورێکی عراقی کۆنی شەرقەوسەتیمان بۆ ماوە زائیدەن چەند پرینسیپێکی ئەکادمی کۆن کە پێویستیان بە نوێکردنەوە بوو بە زیادکردن و بە دەوڵەمەندکردن بوو بۆ نمونە ئەو پرۆسەیە ئێستا ئەنجام درراوە دکتۆر بەڵێ لە زانکۆکانی ئێستاە ئەو پرۆسی نوێگەری ئەبینین ئەوەی کە باسی ئەەکەیت کە سانداری نێودوڵەتی و پەیوەندی بە کللتورەوە نییە بڵێ سوارەکە زۆر بەجێە وەڵامەکەشی بەڵەیە ئەوەی کە گرنگە بیزانین ئەوەیە لە عێراقی کۆندا پرینسیپە ئەکادمیەکەش بە ناقسی هەبوو بە کەمکوڕیە هەبوو بێ پێوەری کوالڵەتی کەسێک نەبوو بتوانانی پێدرێرە کوالڵەتی ینی چی ئەرێ خوێنی باشیان چێنی مامۆستای باشیانی چی تەڵەبەی چاکیانی چی هەمووی حسابی دەرەجەیەکیان دەکرد بەڵام تۆ تەڵەبە هێنەوەتی هێناوە بەڵام پەروەردەی دەرونی و شخصی و پێشنگایەتی و قیادیەکەی بەقەت ئەو کەسەنی کە ڕەنگە بە 65 ناجح بووە مامۆستای وا هەیە پێی دەڵی پیاوی باشە یان مامۆستای باشە بەڵام هەر لە بەرەوەی محبوبە بەڵام لە ڕووی علمەوە لە ڕووی ئاستەوە ڕەنگە بەقەدەوە کەسە نەبیکە پێنام محبووە دووهەمیش ئەو کەلتورە بە یاسابی بە کارجێڕی بێ بەدارایی بێ لە عراقی کۆنەوە کە بۆمان ماوەتەوە بە هەموو ناوعەکەەوە نقصانی تەیە جا لێرەدا گەیاندنی ئاستی ئەکادمی لە ڕووی پرینسیپە ئەکادمیەکانەوە دەبێت بیگەینین بە زانستی سەردەم بە پرینسیپی ئەکادمی سەردەم کەەوە معنایەوە نییە تۆ ئیسیرادی فکرەیەکی ئەزنەوی دەکەیدا کوردستانی دادنەی ئەوە تەنها معنای ئەوەیە بە پرینسیپە جیهانیەکان خوێندن لە کوردستانیش بەرە کوالڵەتی دەبێت ئەو جەلانی کەلتوری دەبینێت ئەگەر شتێک لە بریتانیا سەرکەوتو و معناوانی لە کوردستان سەرکەوتو دەبێت ئەگەر لە شتێک لە ئەمریکا سەرکەوتو بیان لە فەرەنسا فاشیل و معناوانی لە کوردستانیش هەمان چارەنووسی دەبێت تۆ دەبێت پرینسیپە ئەکادمیە جیهانیەکانی علمی بێنی دای بڕێژی بیگونجێنی لەگەر ئەو کەلتورە کوردستانی هەیە جا بۆیە خەڵکانێک هەنات ئەگەر بیانەوێ دژی گۆڕانکاری بۆستن دژی ریفۆرم بن دژی نوێکردنەوە دژی کوالڵەتی بن چی ئەڵەن دەڵێن ئەمە شتێکی مەفاهیمێکی ئەمریکیە بەس کە تەڵەبەکان وەدەستن ئەمریکا بالەیە فێری بن لێرە ناگونجێ حسابیەوە ناکەن نەخێرەگەر سەیری دنیای دەرەوە بکەی لە یابانەوە بگرە بۆ فەرەنسا بۆ ئیتالیا بۆ بریتانیا بۆ ئەمریکا سێ دەکەی هەرێکی بە شێوازێک پێوەری بۆ کوالڵەتی داناوە بەڵام کوالڵەتی مەبدەعەکەی پرینسیپەکەی ئەکادمیاکەی هەر هەمان شتا ئەوەی ئێمە دەمانێت بیکەین بە تفساڵێکی کوردی بەڵام بە کوالیتیی بەرزی جیهانی ئەنجامی ئەوەی کە باست کرد ئەو کەسانەی کە وا دەڵێن ئێستا لە بەردەم کاروبارەکانی وەزارەتی خوێندنی باڵایە هەن کە وا بڵێن بۆ گۆڕانکاریانی کە تۆ کردوتە هەموو کاتێک ئەو خەڵکانە هەن و دەمێنن و بەتەحدید ئەتوانی پێمان بڵێ چێن ئەو کەسانە باڵا دەستن مەسئلەی ئەوانەی کە بڵین بەرهەڵستی گۆڕانکاری و نوێکردنەوە پێشخستنی کوالڵەتی دەکەن زۆر وەکو هین بڵین زۆر شێوازن زۆر جیاوازن زۆر عقلیاتن هەیەە بۆ نمونە دقێکی گرتووە و لێ ڕاهاتوە ساڵهای ساڵ بە شێوازێک دەرسی گوتۆتەوە بە شێوازێک کوالڵەتی ئەنجام داوای ئەمتیحان کردو ناوی بیگۆڕی پێی دەڵێ دەبێت لەمە دو فیدباک بدەی بە تەڵەبە ڕای هەبی بزانی مامۆستاکە لە کاتی خۆی هاتە دەرسەکەی مەفهوم بوویان ناو شەرحی کرد بە جوانی خۆی مادی کردبوو بە دەرسەکەی مامۆستاکە بە لوتف بوو بەکەرە بۆ ئەوانەی جاران پێوە نەبوو هەڵسەنگادنیان تەڵەبە دەرەجەی نەدا مامۆستا لەسەرەوە مامۆستا دەچۆ دەرسەوە بە بێمنەتی کەیفی لێ باە زۆر مامۆستای چاک دەبوو کەیفی لێ باە بە میزاجی دەیسی دەبووتەوە وای لێ دەهات تەڵەبە مافی دەفەوتە کەسیش نەیتوانی یاخی مامۆستاکە بگرێت لەو حاڵەتەدا هەم مامۆستاش متمانەی لەگەر تەڵەبە زەعیف دەبوو ئەم تەڵەبەکەش حەق خۆن دەگرت کادیرێکی باشی لێ دەرنەدەچوو خەڵکانێک وەن هەنکەوە دەقیان گرتووەلەوە حەز بە گۆڕانکاری ناکەن بۆ گۆڕانکاریەکە مادیبوونی تایە کاتی زیادی دەوێت فێربوونی کۆمپیوتەری تێدایە فێربوونی پاوەرپۆینت تێدا ئەو شتانی دایە فۆرمی فیدباک جێبگری جێ لە ڕای تەڵەبە بگری ئەوانەی کە فێری نەبوو دەقی کردووە خۆ گروپێکی دکتۆر ئەمانە تا چەند کۆسپن لە بەردەما گۆڕانکاریانە جاوە زۆر مهمە پرسیارە من جارێک با کۆسپی دومیش پێ بڵێم کۆسپی دومیش هەیە بەرژەوەندی لە کۆندایە نایەوێت نوێ بێتەوە بەرژەوەندی لەوەیە دەقی جاران بگرێ بێتەوە بەڵام ئەوەی گروپی یەکەم کە بۆم باس کردی کە تەنها لێ ڕاهاتووە خەڵکانێک هەنا مەسەرەن خۆم ئاسایی سیرکەم دەڵێ مەسەرەن من عمرم 50 ساڵە 55 6 ساڵە من ئەوە 30 ساڵە دەرس بەو نوع دەرێمەوە لە ناکەو هاتی شتی نوێن فێرەکەی وڵا فیدباکی تەڵەوە وڵا بە پاورپۆینت خەڵکەی زۆر هەبوو لەوە ترسی هەبوو بەڵام چیمان کرد پارساڵ تەجروبەی کوالڵەتی ئەشۆرەنسیان دڵنیایی جۆری نوێمان کرد دەرفەتیشمان بۆ هەموو کەسانە ڕەخساند کە تەمەنیان تێپەڕیوە یان کۆمپیوتەریان دەستناوە تێی ناگەنیان لەگەر ئینتەرنێت ئاشنا نەبوونە کۆرسمان بۆ کردنەوە خەڵکیش هەبوو زۆر بیست بووی ئیممیل چیە فەیسبوک چیە مەسەلەن ئینتەرنێت چیە بەڵام بەکارینێ نابوو دەستی لەو مشکەنە دابوو کە هی کۆمپیوتەرە بڵێ بزانانی ئەو ئینتەرنێتە چیتایە وەختێک ئەو کۆرسانەمان کردەوە زائیدەن ئەو فشارە دروست بوو زەختی ئەدا دروست بوو لەسەر مامۆستا حالەتێک دروست بوو بە لێشا و بە هەزاران مامۆستا ڕویان لە کۆمپیوتەر کرد
لەمە دای هاوینی پارساڵدا ژمارەی مامۆستایانەی کە بۆیان دەرکەوت نەخێرەمە مرعیب نییە و ترسناک نییە و ئاسانە و فێربوونی ئاسانە ئێستا دەرەن سوپاس بخوا کە ئێمە دەرفەتێک بووکەوە خەڵک هەبووە لە کولیە شریعە مەسەلەن یەک دوو مامۆستا مەلام توش بوو کە دەیانگوت بە حیاتمان ئێمە ڕۆژێک نەدەهات دەست لە کۆمپیوتەر بدەین ئەگەر زەختی ئەو ئەدا ئەنە بواە بەڵام ئێستا خۆشحاڵین بەوەی لە زمانێک تێدەگەین کە ئەولادەکانمان باسیەکە. دکتۆر با بچینە سەر باسێکی تر زۆر باز لە پرۆژەی تواناسازی ئەکرێت کە یەکێ بۆ لەو پرۆژانی جەنابەت پێشنیارت کردو ئێستا چۆتە بواری جێبەجێکردنیشەوە ئێستا ئەوەی کە هەیە وەکو ڕخنە لەو پرۆژەیە ژیرێ دەگوترێت کە هەندێک لەو خوێندکارانی ڕەوانی دەرەوە ئەکرێن ناتوانن خوێندنەکان تەواو بکەن و ئەگەڕێنەوە بەبێ ئەوەی هیچ بڕوانامەیەک بەدەست بێنن وەکو وەزیر لە تۆ پرسم ئەمە بە هەدەردانی سامانی نیشتیمانی نییە. وەڵامی ئەو پرسیارە بەسیتە بەڵام پێش وەخت مقدمەکەی جەنابەت حەزەکەم بزانی کە پێشی منیش بێمە حکوومەت ئەو بیرۆکەی دکتۆر بەرهەم بۆ جەنابی سەرۆکی حکوومەت پێشنیاری کردو لە بانگەشەی انتخاباتیشدا بانگەشەی بۆ کردو و وعدەشی داوە ئەو وعدەکەی ئەوە ئێمە دەگەینە جێ بەڵام من وەکو وەزیرێک ئەندامێکی ئەو حکوومەتە پابندم بەو سیاسەتەی کە ئەو حکوومەتە هەیەی جا بۆیە حەزەکەم ڕەسیدی ئەو توانەسازیە بدرێتە ئەو شخصی کە بەڕاستی و هیمەتی بۆ کردووە. بەڵام پرۆژی توانەسازی کە وەختێک تۆ بڕیارە دەی 2000 تا 3000 کەس بنێری دەرەوە ساڵی ئیمساڵ لە مانجی ئۆکتۆبرەوە تاوەکو ئێستا نزیکەی 2300 کەس ناوی دەرچۆ بۆ دەرچوون. لە کەڵتورێکیش داینێمە پێشوەخت خەڵک چوونە دەرخ زمانی نەبووە زمانی باش نەزانیوە دەرفەتی نەرەخساوە کە دەرفەتێکی پێداخوا خواتی زوو بڕوە زمان بزانێ نەزانی دەیە بڕوە ژمارە و کەسانی دەچنە دەرەوە یەکجار زۆرن کەمینەیەک هەیە لەبەر ئێمەش دەمانوی زوو بڕۆن دەرەوە ئێمەش زەختمان دەکرد دەمانگۆ ئێوە مستەقبەلی خۆتان زوو زامیکەن ئەوانی ژوان دەزانی ئەگەر دەرفەت ئێستا نەڕۆن زوو لەیان دەسێنرێتەوە بەوە شەریحەیەک زوو چوونە دەرەوە زمانی ئینگلیزیان ئاستی IELTS و تۆفلیان مەسەرەن لە 3 کەمتر بوو 3.5 بوو کە چوونە دەرێ بۆیان دەرکەوت کە پێویستیان بە ساڵ تا ساڵ و نیوەک زمان هەیە خۆیان بەوە ئامادە نەکرد بووان دەزانی بە 6 مانگ ئەنجامی دەدەن ئێمەش لە بیدایەت تووشی بڕیارێکی هیم بووین بڵین کە پێداچوونەوەی پێویست بوو ئەویشەوە بوو یەکەم جار بڕیاری لێژنەکەمان ئەوە بوو گوتمان 6 مانگ زمان دەدەین بە خەڵک وا دەکەین خەڵک لێرە فێری زمان ببێ هەتا نزیکی ئامادە بوون 6 مانگ زمان لە دەرەوە بخوێنی ئەو جە دەست بە دەوامی دەرێ بکە خەڵچێک هەبوو واسق بوو لە خۆی دەیگوت ئەمن بە 6 مانگ فێرە بم و زوو دەڕۆم کە چۆ دەرەوە و لە زانکۆکەی پێیان گوتە تۆ پێویستی بە ساڵەکە ئێمەش تەمویلی 6 مانگان پێیاندا بوو لەوێ کەوتنە ژێر زەختی پارە زەختی ئەدای زمان زەختی ئەوەی کە کۆرسیان نەدەدۆزیەوە کۆرسێک بیکە ئەکادمیان حازریان کە بۆ خوێندن دەچون کۆرسێکی لابەلایەن دەزەکەوت سعدێ بکە ئەوەیان بۆ ئەنجامی ئەوەی 40 کەس نازانم چەند کەسێک بوون وایان زانی لەوێەوە کێشەکەیان گرێکۆرەوە هەڵ نابێ بڕیاری خۆیاندا هاتنەوە بەڵام ئێمە کە هەستمان پێکرد ئەو کێشە دەبێتە گشتی بڕیارمان دەکەوە لەمە دووە لە جیاتی 6 مانگی 1 ساڵ تەمویلی زمانیان دەکەین و نەسیحەتیشمان بڵاو کردوتەوە کە لە ئەوە ڕۆژەوە ئێمە پێمان گوتوونە زوو مەچوونە دەرەوە لێرە فێری ئینگلیزیەک ببن دەنا لەوێ ساڵ و نیوەک 2 ساڵ بە زمان خوێندن بۆ ئێمەش ناکرێت لە حسابی حکوومەتیش ناکرێت ئەوە زمانی ئینگلیزی دەپێوێت بۆ ئەوانەی کە لە پرۆژەی توانەسازیات چنە دەرەوە باڵێ ئێمە ئەگەر وەکو خۆ دەزانەی کەلتوری ناردن دەرەوەمان نەبوو لە وڵاتە کەلتوری چوونە دەرەوە عشوایی بووە شخصی بووە شێوازێک نەبووە سیستمێکی بەردەوامی مکرڕ بێ لەگەر پرۆسی توانەسازی مەجبور بووین سیستمێک دابێنین بەلای ئێمەوە گرنگترین بابەتی لایەنی داهێنانەکە لایەنی عەدالەتی کۆمەڵایەتی و شەفافیت بوو جاران خەڵک دەچوە دەرەوە بە شێوازێک دەچوە دەرەوە کەوا گلەیی زۆر گازاندەی زۆری لەسەر بوو ئێمە یەکەم شتی کردمان ئەوە بوو گوتمان کوڕە فەقیر کوڕە دەورەمەند خەڵک دەناسی خەڵک ناناسی وەچیەک بێ پێوەرت هەیە دەرەجەی خۆتە تواناتە هیمەتە چونکە هیمەتیش دەبێت پێوەری هەبێ هیمەتیشەوەی چەند بە خۆتۆ مادی بووی هەوڵت داوە قبول وەربگری زمانی خۆت زیادکەی دەرەجە لەسەر هەموو هیمەتێکت بدرێ زائیدەن دەرەجە لەسەر کۆنمرەی بەکەلێرۆس ئەوانت بدرێ ئەو پێوەرانەی کە دانران تەجروبەکران نەبوو پێشتر کە داشی دەهێنی دەبێت جیهازێک مەچینەیەک لە ناو وەزارەت دروستکەی چەند کەسێکی عاقڵ کۆمپیوتەرزان ئەو داتایە داخلی کۆمپیوتەر بکە دوای ئەوە ڕیزبەندیان بکەیت دوای ئەوە بە شەفافی بزانی چێ مستحقی چوونە دەرە بەبێ ئەوەی حساب بۆ هیچ باگراوند و لایەن و نازانم ناسین ئەوشتانەکەی پامەکە گەیشت ئەوە وای بگورە بە
لێرە ڕاتگرم ببوورە مەمەستمەوە دروستکردنی سیستمێک لە یەکەم وهلەدا سەرکەوتوو بە بەڵام کەم کورتی تیا بووە لە خولی دووەم کەم کورتەکان دیڕاستەکراون بە ئۆنلاین تەقدیماتمان کردەوەمان کورتی هەموو کەس بە ئەلکترۆنی تەقدیمی بکە سێ ڕبعی کەم کوڕیەکانی پێشومان لابدەوە بەڵام هێشتا کەم کوڕی دەمێنێ ئەوە فێربوونێکە بەردەوام ساڵهای ساڵ ئیش لەسەر کەم کوڕی دەکەی هەتا دەگەینە ئاستی نزوج ببوورە کێشە گەورەکە لە پرۆژی توانەسازیە زمانەوانیە ئەوە پامەکە و گەیشت لەوە تێگەیشتین ڕەنگە باشتر بێ بۆ وەزارەتی خوێندنی باڵاش کە پێوەری قورستر و هەسیارتر دانێت بۆ زمانزانین بەوانەی کە ئینێرێتە دەرەوە ئێمە تەمەنا دەکەین لەمە دوات تەڵەبەکانمان زۆر خوا نەخەنە ژێر زەخت ئەگەر ئاستی ئینگلیزیان نەگەێنە مام ناوەندی نەڕۆن لێرە هیمەت بکەن بەڵام کە مام ناوەندی بوون لەوێ 6 مانگ 9 مانگیان بەسە تەمویلی هەتا 1 ساڵیشان پێدەدەین لەوێ سقەشیان بخوان دەبی ئاشنادا بن لەگەر دەوروبەر یەک چیش لە بیر نەچی ئەمە بەشەرین کە کوردستان بەجێدێلی لە ناکاو زمانیش نازانی هەڵدەکەنی لێر دادنێری بۆ فەڕەنسا بۆ ئەمریکا تووشی کەڵچەر شۆک دەبی تووشی سەدمەیەک دەبی نە عادەتیان دەزانی نەتەیان دەگەی نەزانی نوێژیان چۆنە دەزانی خواردنیان چۆن بازاریان چۆنە خۆشت ئینگلیزی نازانی زمان نازانی ئەوە سەدمەیەکی تووشی بەعزێک کرد لەبەر حەنینیان بۆ وڵاتیش گەڕانەوە ئەوەش لەو کاتیگۆریەدا گەیشت ببوورە بێمە سەرباسێکی تر زۆر دەگوترێت زانکۆکانی کوردستان سربەخۆ نین ئەمەوێ لە زمانی وەزیرەوە بیبیسم زانکۆکانی ئێمە سربەخۆنیان نا زانکۆکانی ئێمە سربەخۆ نین تا هیچ سەربەخۆشی نایە لەبەر چی سربەخۆنین بە پێی یاسا بە پێی هەیکەلی ئیداریان ئەمانە وەکو هەموو دەستگایەکی تر سەر بە حکومەتن بەڵێ هەتا دەستگایەک سەر بە حکومەت بی ناتوانانی ناوی سربەخۆی لێ بنەی سربەخۆی یعنی چی یعنی خۆی بڕیاردەرە لەسەر پارەی ببوورە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە زانکۆ لە هەموو وڵاتێکدا هەرسەر بە حکومەتە بەڵام دەگوترێت لە کوردستاندا ئەوەی لە ناو زانکۆکانە حکومەکە حکومەت نییە حزب بە حکومەکات ئەمە تا چۆن وایە ئەمەوێ وەڵامی ئەو پرسیارم بە دقیقی بێتەوە جوانە بە وردیش و بە دقیقی بە ڕاشکاوەژی دەمە بەڵام دەبێت جارێ هەندێک مەفاهیم هێڕاستی کەمەوە ئەوەلاً زانکۆکانی دنیا بە تایبەتی دنیای پێشکەوتو وەکو ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا ئەو شوێنانە زانکۆکانیان حکومەتی نین حکومە نایان بەڕێوە بەڵام زانکۆی حکومیشانەر هەیە بە عەرزی جەنابەت بکەم زانکۆکانیان لە بڕیارداندا لەسەر پارەیان لەسەر ئەکادیمیان لەسەر کارگێریان سربەخۆن ئەو شتێک کە بڕیاریش دەدات چەند تەڵەبە وەرگیرێ و چێ ناجەح بگرێت چی بکرێت کواڵیتیە چونکە زانکۆیەک دەستێوەردانی دەرەچی حکومەتی ناحکومەتی حزبی ناحزبی لە ناو دابێ کواڵەتی با ئەوەندە دادەبەزی ئەو زانکۆی قابلی داخران دەبی ڕسقی دەبڕێ لە بەرەوەی خەڵک ڕووی تێناکە ئەو شتێک کە بڕیار دەدا دەستێوەردانی حزبی نەبێ و فەسادی تێدا نەبێ ئەوەیە کە زانکۆیەک بۆی ناچێتە سەر بۆی نالوێ ئەگەر بێت و کواڵەتی دابەزێنێ ئەوە سربەخۆی زامین دەکات لە کوردستاندا زانکۆکانت سەر بە حکومەتن لە ڕووی هەیکەلەوە لە ڕووی کارگێریەوە لە ڕووی ئیداریەوە سەر بە حکومەتن نەجابال بەڵام ئەوەی کە بڕیاری تیاعادابەسم لەوە بوو بە تهدید پرسیارەکەم یعنی لە زانکۆکانی ئێمە بۆ نمونە دامەزراندنی سەرۆکی زانکۆ تۆکو وەزیری خوێندنی باڵا باو پرسیارە بکەم ئەتوانیت سەرۆکی زانکۆیەک دابنیت یان سەرۆکی زانکۆیەک لابریت نەخێر بە پێی یاسا ناتوانانی ئەوەی کە زانکۆی تەحزیب کردووە و زانکۆی کردوتە ئەسیری حزبایەتی قانونەکەیە لەبەرەوەی من ئێستا وەکو وەزیرێک ناتوانم نەک تەنها ڕئیس جامعەیەک بەڵکو ڕاگرێکیش دابنم بە قانون ناتوانم دابنم ئەبێ چی بکەم ئەبێ بپرسم و سەرۆکی زانکۆ بپرسێ ئەرێ کام ئەمید پیاوی باشە و کام مەقبولە و نازانم چی تەرشیحی بکا بۆ وەزیر وەزیریش ئەگەر بەختی هەبی و ئەوە سێ ڕەشەحی دەدەنێ و دەڵێن تۆ یەکەچیان هەڵبژێرە ئەوی شەرنی هەڵبژار دەکەی و سەر بگری ئەو هەڵی سەر بگرێ ببوورە لە چ ڕوویەکەوە سەر ئەوەی لەسەر ئەو نقطەیە بوەستین نە هەر ئەو نقطەیە خۆم لەسەری وەستم وەزیر وەختێک دوسێ ڕەشەحی دێتە بەردەم بەبێ و اختیاری زیاتری هەبێ بێەوە 25 اختیاری لەبەردەست بێ بێ سیڤەکانی هەموو دیت بێ دەڵێن لەو سێ یەکەچی هەڵبژێرە ئەویش بە میزاجی بێ بە پیاوچاچی بێ بە علاقات بێ یەکێکیان هەڵدەبژێری دەرێ وڵای ئەو پیاوی باشە ئەوە ئافرەتی باشە هەڵی دەینێری بۆچێ بۆ سەرۆکی وەزیران سەرۆکی وەزیران چیەکە ئەگەر حکومەکەت ئێتلافی بێ وەکو ئەوەی ئێستای کوردستان ئەوە سەرۆک وەزیران و جێگرەکەی بەیەکەوە دوو حزبی جیاوازن بەیەکەوە دانیشن ئەوان چێن ئەوان ئەندامی مەکتەب سیاسی دوو حزبی دەسەڵاتدارن ئەوانە حساب بۆ تەوافقات دەکەن و بۆ ئەجوای ناو حزبەکان و بۆ عێلاقاتیان و بۆ چەندین شت دەکەن بۆ نفوز دەکەن
لە نەتیجە جوابەکە دێتەوە لەسەرەوە دەڵێ لەو مڕەشەحی تۆ وەزیر ڕەفعت کردە ببوورە بە پێی قسەکانی تۆ مەکتەبی سیاسی دوو حزبی ئێتلاف سەروی حکومەتن کە ئەمرەکانیان لێوەیەتەوە بە تۆ لەبیر نەچی حکومەتی کوردستانت یان حکومەتی بەغداشت هەر حکومەتێکی ئێتلافی وەلیدەی ئەو انتخاباتەیە کە ئەو حزبەی ئەکسەری هەیە هاتۆتە دەسەڵات ئەو حکومەتە مولکی یان دروستکرد کراوی ئەو دوو حزبە دەسەڵاتدارەیە ئەو دوو حزبە بە پێی یاساش و بە پێی عورفیش و بە پێی کەلتور دیموکراسیش حەقی خۆیانە سەرۆک وەزیرانشی بۆ گۆڕن لێرەدا دێنە سەر استقلالەتی جامع ئەگەر سەرۆک وەزیرانەکەت مەرشەحەکەی تۆی بەدڵ بوو هی وەزیری بەدڵی بوو دەڵێ باشە نای خوا لە دێنی و ئەبری بۆ دەرەکە ڕای لێ نەبوو دەرێ نەیەکترم بۆ تەرشح کە وەزیرش دەستە خوارەوە بە ڕێی جامع دەرەوە یعنی نەتیجە چییە تۆ بە قانون هەموو زانکۆ و ئیدارەی زانکۆت کرد بە ئەسیری سەرۆک وەزیرانێک کە خۆی حزبیە بە قانون وا لێ کرد ئەوەی کە ڕزگاری دەکالەوە ئەوەی قانونەکە استقلالێتی وا بدا لە ناو جامعە سەرۆک زانکۆ تعین بکرێ باشە لە ناو ڕاگەرکردنی ئەو قانونە پێشەوەی بینە سەرەوە ئەمە پرسیارێکی ترت لێ بکەم وەزارەتی خوێندنی باڵا ئەتوانێت سەرۆکی زانکۆیەکی حزبی یان خۆت وەکو وەزیر بۆ نمونە سەرۆکی زانکۆیەکی حزبی لە شوێنەکەی لابەریت و کەسێکی بێلایەن لەسەر ئەساسی کەفاءە کە چەندین جار کەفائی لەو سەرۆک زانکۆ حزبیە باشتر بێدا بنیت بەرنامەکەت ناوی ڕاشکاوانەیە وە بەڵێ ئێ من ژۆ بە ڕاشکاوانە خۆشە زۆر لەوە ڕاشکاوتر نبینی لە تێگەی من پێ دەڵێم نەخێر نەک سەرۆک زانکۆیەکی حزبی ناتوانانی لابێ و یەکی بێلاندانەی ناتوانانی بێلایەنێکیش لابێ و حزبێکی دابنەی تۆ وەکو وەزیر قانون ڕێی لێگرتووی دەسەڵاتی نەداوێ ڕئیس جامع بە کەیف خۆدانەی ومەفروزە وەزیر نەتوانی ڕئیس جامع لا ببە مەفروزە ڕئیس وزەرا نەتوانی ڕئیس جامع لا ببە مەفروزە تاکە کەسی بتوانی ڕئیس جامع لا ببە خودی جامعەکەیە بۆردێکی ئەمیندارانی هەبی خۆی بڕیار دەربی گوێ لە مامۆستایان بگری مامۆستایان دەنجیان هەبی ڕەنجیان هەبی بڕیار بدەن ئەگەر قائیدێکی باش بوو سەرۆک زانکۆ بیهێڵنەوە قائیدێکی باش نەبوو خراپ بوو گەندەڵ بوو هەرچی بوو لای ببن حزبی بوو دەستێوەردانی کرد لای ببن مەفروزە وەزیریش نەتوانێ ڕئیس جامعە یان عەمیدیان سەرۆک بەش لا ببە مەفروزە بەعکسەوە دەبێت ڕۆژێک دابێ سەرۆک زانکۆیەک بتوانێت بە سەرۆکی وەزیران برێن نە سەرۆک وەزیران داوای لە بکە شتێکی بۆ بکە مەشروعێکی بۆ بکە تەڵەبەی بۆ بگری ڕئیس جامعە بتوانێت برێن نە بەڵام قەت ئەو شتە ناکرێ ئەگەر تۆ ڕئیس جامعەکەت ڕئیس وزەرا دای بنێ عەمیدەکەشت ڕئیس وزەرا دای بنێ هیچ کامیان ناتوانن بە ڕئیس وزەرا برێن نە چونکە ئەمانە ببوورە دکتۆر هی خۆیەتی ببوورە باسی ئەوەمان کرد کە ناتوانرێت تەنانەت سەرۆک زانکۆیەکی حزبیش لا ببرێ بێلایەنێک لا ببرێ و حزبی بخرێتە شوێنی بەڵام ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان زۆر باز لەوە ئاکرێت کە کەسانێک لەسەر بیرڕای سیاسی لابراون ئەوە ئەگەر بێت و بینەوە تەنانەت خەڵکیانتیا هەبووە ببوورە بێلایەنیش بووە باز لەوەکەن کە لابراون خەڵکانی حزبی خراونەتە شوێنە جارێ بە بینە سەر ئەساسی گرفتەکە کە تۆ دەبێت داوای چاکسازی لەوەدا بکەی بری ئەسلی کێشەکە لەکوێ ئەوەی دروست کردووە ئەو دیاردانی جەنابەت باسی دەکەی دیاردن سەبەبەکەیان گرفتێکە نەخۆشیەکە دەبێت لە بنەڕێکەوە هەریکەنی ئەو یاسای کێستە مەوجودە حەقی داوە بە سیاست مەداران تەدەخولکەن سەرباری ئەوەش کەلتوری کوردستانیشت و کەلتوری عێراق و شەرقەوسەتی شت ئەو بوارەی ڕەخساندوکە ئاسایی بە دەستێوەردان وەختێک توێ دەستێوەردان ڕابگری مەوجەی بەرهەڵستی و دژمنایەتەکە زیاد ببێ ئەوەی کە یاسا ڕێگەی داوە ئەوەیەکەوە وەلای سەرۆک زانکۆ وەلای عەمی دەکرد نەبۆ تەڵەبە بێ کە تەڵەبە سەبەبی وجودی مامۆستایە ڕئیس جامعە بۆ ڕئیس جامعە ئەگەر تەڵەبەت نەبی عەمید بۆ لە شوێن خۆیەتی ئەگەر تەڵەبەت نەبی کەواتە وەلای ڕاگر دەبێ بۆ تەڵەبەبی لەویش گرنگتر وەلای ڕاگر دەبێ بۆ دەستەی مامۆستایان بی بەڵام ئێستا کام ڕاگر خازعە بۆ مافی طلبەش و مافی مامۆستاش نەخێر وەلای عەمید لەگەر وەلای ڕئیس جامعە بۆ ڕئیسی وزەرایە و بڵکە لەویش تێپەڕی وەلای ئەو بۆ حیزبە سەبەبەکەش ئەوەی ڕستقەکەی لەسەر ئەوەیە تۆ ناتوانانی بڵێ ئەمە خەتای حیزبە ئەمە خەتای حزب نییە خەتای حیزبە کوردستانیەکانت نییە خەتای ئەو یاسایەیە کە ئەو بوارەی خڵقاندووە بڕۆ ئیتالیا عینیشتە ڕئیسی جامعەیەکی ئیتالی مساعدەی بکە ڕئیسی جامعەیەک لە ئیتالیا وەلای بۆ تەڵەبەکانی نییە بۆ حکومەتەکەیتی بەڵام ڕئیسی جامعەیەک لە ئەمریکا وەلای فقط بۆ ئەو تەڵەبێک کە ڕسقی ئەو دەدا بۆیە ڕئیسی ئەمریکی ناتوانێت بە ڕئیسی جامعەیەکی ئەمریکی بڵێ بەو شێوە دەبێ سیاست تۆ ماوەی چەنە وەزیری خوێندنی باڵایت نزیکەی 18 مانگە لە ماوەی ئەم 18 مانگەیە
تۆ چیت کردەوە بۆ ئەوەی ئەو یاسایە بگۆڕیت کە هەموو سەروەریەکان بگێڕیتەوە هەموو دەسەڵاتەکان بژێڕیتەوە بۆ وەزیری خوێندنی باڵا تا ڕێنەدرێت جارێکتر حیزبایەتی لە زانکۆکانە تەحەکوم بکە بەڵام وەڵامەکە هەڵگرە بۆ دوای ئەم ناوبڕە نابڕێک وەگەڕێنەوە لاتە